ساڵتان لێ بێت بینەرانی کورسات نیوز. من هاوڕێت تۆفیقم لە ئەڵخەم شەوی پانۆراما پێتان گەشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر تورکیا و ئێران کە کێشەیان لەسەر عێراقێەوە هەمیشە دەستێوەردانەکانی هەردوو وڵات لە عێراقدا بۆتە کێشەیەکی گەورە. بە دیاری کراوی لەسەر ساحەی عێراق ئەم کێشەیە هەمیشە چڕ دەبێتەوە و لە نێوان ئەو دوو وڵاتەشدا بەردەوام کێشەی دەستێوەردانەکانیان و تەداخولکردن لە کێشەکانی دیکەی عێراق و هەژمونی هەرێک لە وڵاتی ئێران بە دیاریکراوی کە هەژمونێکی فراوانی هەیە بەسەر عێراقەوە و دوجار هەژمونی وڵاتی تورکیاش کە کەم تا زۆر ئەوێ هەژمونی خۆی و دەستێوەردانەکانی خۆی لە هەندێک بابەتی گرنگ و هەستیار لە عێراق لە بەرژەوەندی خۆی یەکلا بکاتەوە. دوجار ئەم هەوڵانەی کە هەردوو وڵات لە پێناو بەرژەوەندەکانی خۆیانەی دەن لە عێراق ئەم بەرژەوەندیانە بەرێگەکەوێت. دوجار کە بەرێگەکەوێت زەرمەندی یەکەم لەم ململانێ و ڕوبەڕووبوونەوانە عێراق و عێراقیەکانە. ئەوەی کە لە ئێستادا ئێمەمانێ قسە و باسی لەسەر بکەین لێدوانی ینی یەکێک لە سەفیری ئێرانی باڵێزی ئێران لە بەغدا کە لە چەند ڕۆژی ڕابردوو لەسەر هێرشەکانی وڵاتی تورکیا بۆ هەندێک لە ناوچەکانی عێراق لە هەرێمی کوردستان لێدوانی دابوو و ڕوونکردنەوەی دابوو. لە لێدوانەکەدا باسی لەوە کردووە کە تورکیا بە هیچ شێوەیەک بۆی نییە تەداخول یاخود لەشکرکێشی بکاتە سەر هەریەک لە پارچەکانی خاچی عێراق یاخود لە هەر بەشێکی خاچی عێراقدا. ئەمەژی بۆ دابوو کە تورکیا ناتوانێت لەشکرکێشیش بکاتە سەر شنگال کە لە ڕابردوودا بانگەشەوە دەکرات تورکیا و سوپای تورکیا دایانەوە لەشکرکێشێکی فراوام کەنە سەر شنگال بە بیانووی دەرکردنی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان کە لە شنگال دەوترێ بوونیان هەیە. لە بەرامبەردا ڕاستەوخۆ لەلایەن بەرپرسانی باڵای تورکیاوە کاردانەوەی لێکەوتەوە و هاتنە سەرهێڵ و ئێرانیان بەوە تۆمەتبار کرد کە ئەو خۆی تەداخولەکە لە کاروباری عێراق پێویستە ئەو لەشکرکێشی یاخود تەداخولکردن لە کاروباری عێراق بە هیچ شێوەیە نەکات. کەواتە ئەم بەریەکەوتنانە هۆکاری چیە لە عێراق؟ ئێمە وەکو عێراقیەکان یاخود هەرێمی کوردستان چۆن نەتوانین بەربگرین بە تەداخولکردنی وڵاتانی هەرێمایەتی و ئیقلیمی و جیانی لە کێشەکانی عێراقدا. لایەنە سیاسەکانی عێراق بە شیعە و سونە کورد ئەتوانن خۆیان ئەو ژوورگرفتانەی کە هەیە لەسەر خاشی وڵاتەکە چارەسەری بکەن. عێراق کە لە ئێستادا بەرەو هەڵبژاردن دەڕوات ئەم تەداخولاتەی کە لەلایەن وڵاتانی هەرێمایەتیەوە دەکرێت کاریگەری دەبێت بۆ سەر ڕەوشی ڕووداوەکان و ئاراستەی هەڵبژاردنەکان و گۆڕینی ئەنجامی هەڵبژاردنەکان و پاڵپشتیکردن لەلایەنێکی دیاریکراو لە نێو پرۆسەی هەڵبژاردنەکەدا ئاخۆ ئەمانە دەمانگەێنێتە چۆ. عێراق تاوەکو ئێستا ڕەوشەکەی نائارامە بەم تەداخولکردنی وڵاتانی هەرێمایەتی بە دیاریکراوی تورکیا و ئێران. ئەم ڕەوشە بەرەو هێمنبوورەوە ئەڕوات یاخود نەخێر بەرەو هەڵکشانی زیاتر و بەرێکەوتنی زیاتر ئەڕوا. ڕۆڵی ئەمریکا چییە بە دیاریکراوی لە ناوچەکەدا بۆی کە بەر بە هەژمونی هەرێک لە وڵاتی ئێران و تورکیا بگرێت؟ ڕۆڵی سونەکان و ڕۆڵی کورد بە دیاریکراوی کە یاریزانی چێکلاکەرەوە لە زۆرێک لە کێشەکاندا و هەندێک جاریش کورد بۆتە یان چۆڵی زەرمەندی یەکەم لە تەداخولاتی هەرێک لە وڵاتانی هەرێمایەتی کە دەکرێت لە ناوچەکەدا. ڕۆڵی ئەم تەداخولکردنە هەرێک لە ئێران و تورکیا بە دیاریکراوی لەسەر ناوچە جێناکۆکان و لەسەر کەرکووک و لەسەر ئەو ناوچانی کە بە دیاریکراوی کێشیان لەسەر چی دەبێت لە داهاتوودا. ئێمە شۆ گفتوگۆکەین لەسەرم بابەتانە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم بەڕێز دکتۆر سەلاح العەرێبی مامۆستای زانکۆ کە لە شاری کەرکووک لەگەڵمانە. بەخێربێی دکتۆر سەلاح، سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. هەروە بڕیارە کاکستی حەسەن شارەزای کاروباری تورکیا لە شاری هەولێر جەنابیشیان لەگەڵمان. سەرەتا دەچوە لای دکتۆر سەلاح العەرێبی مامۆستای زانکۆ. دکتۆر، وەک ئاماژەم پێدا ئێستا یعنی تەداخولاتی هەرێک لە ئێران و عێراق بە دیاریکراوی لەسەر خاچی عێراق زۆر فراوان بووە و تورکیا و ئێران بە ڕوبەڕوو یەک دەبنەوە و دەیانێ هەرێک بە جۆرێک لە جۆرەکان هەژمونی خۆیان زیاد بکەن لە عێراقدا. ئەم تەداخولاتە و ئەم بەرژەوەندیانی کە ئەم وڵاتانە هەیەە لە عێراقدا ئەکرێت بەوەی کە ئێستا ئەوان بەو شێوەیە ئەنجامێدەن یاخود ئەمە شتێکی نائاساییە و دەتوانرێت بە پێی میساقی نێودەوڵەتی و بە پێی یاسای نێودەوڵەتی ڕێگری لێ بکرێت؟ ئەگەر وایە دەکرێت عێراق بۆ ئەم هەوڵە نادات بەڕاستی.
اهلا وسهلا بكم احبائي. صلاة لبيت بين راني صلاة كامو سباسان كم بباسكتني ام بابت هالسيارة كبيمدي بسروري عراقية وبقسيه كي سياسية كالله سروري دسا بيندريت بسر اواني ترداو و ناتشي بوي ببارتو سوالي بوكيد امرو دبينين كولاتان دراسة بشوكي اشكال دسوردان كان لقربان عراقي داو ومن بلاني كرون اشكال لاني ما برجعون تكاني انتهي اواش بيشينيكي ميجوي هي ولا شهرستان ديري نكانا ولا ميجوها وشرخه ولا ميجوري مديرنا وعراق او جرى من بلاني بخوا بيني ولما كان الرابردود داك عراق ولاتك بهزبو هم بلاني هبو بلام كاتك دولة العراق لاوات ثبتوا هل درست بأوان تربو أويك تسورتاب كلا كاربرين بخير هذا أمره بشويك الرون وأشكر أو من بلاني بينين كامل بلاني جزر بيسا بدواي بتايبت دواي لدوانا كاني هردو بالوزي إيران وتركيا بشويك أشكراو ورشكاو هر يكي كان قليو غازن دلو تردكاتو كتدخل دكا دسودان دكا لكاربرين أخوي عراق وش بلغيك الرون وأشكراك عراق بتا غوربان يكب أو دسودان أو دسودان كرون وأشكراها هم كسك دي بينتو أوش أوشتيك ما كتلة سياسية كان ديلان قماني تدا أني أو من البلانية جورو تردبير لقل نزيق بنو مال أنجا مداني هل بجار نكشتي كانوا بداخو إما الأولاد تقداين كروانيني كي نشتيمان بروراني الراستقينا ما نيو من الملانيش تاني وان جروب لا سياسية كانوا بش بسن بلان دركي أو أنجا ميلة دكويت أو هل بجار نشنت نزيق بيتوا دبينين هركسو بخوي دقر هركسو بنا دبات برد دولتك بو أويك بشتي بيبو بستيتو تو باشن بشارب كلا بجار نكانتا لبرا أو من الملانية بمزوانا بهستر الجورة ترد بيتا وكل أنجب دلجار كان نزيق ببينو تاكو أساس كشا كان بالبرسيد ماونا توا هر وكو چون دبينين بن كسر بعد تركي هي لبعشيقه وشندي كشتريش من هي لواقع رقدا واقعي ابوري من واقعي هرمي من او قرر كارياني للسياسه دي قشتي جهاني دار ده بتابد دوهاتني جون بايدن كشكا لبيني كشيء من الملانيه لنيوان ايران وامريكا ودوسي اتومي بواركي غوري هي بوزربوني او من الملانيه زربوني هجموني ايران العراق ده هم فاكتور انا بجري ده كان لا غوربوني من الملانيه كو دبنه هو ويك عراق بيت غورباني كنمونه يبو انجام داني من الملانيه دكتور يعني جناب بله زور باشه ديمو خدمت جناب الدكتور بلام دچمن لای کاکستیق حسن شارزای کاروباری تورکیا که لستودیوکان مال شاری هەولێر لەگەڵ مانە کاکستیقم کاتت باش سپاس دەکەین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی ینی گفتوگۆکان بۆ ئاراستەیە کە دەستێوەردانەکانی هەرێک لە تورکیا و ئێران لە عێراقدا یعنی ئەمە هەژمونی خۆیان دیارە فراوان دەکەن و بەرژەوەندەکانی خۆیان دەپارێزن بەڵام پرسیارەکە ئەوەیە وەکو ینی دکتۆر سەلاح عەرەبی ژاماژەی پێدا یعنی لە داهاتووە کە ئێمە نزیکە بینەوە لە پرۆسەی هەڵبژاردن لە عێراق ئەم دەستێوەردانانە قوڵترە بێت و هەڵکشانی زیاتر بەخۆوە بینێ ئەگەر ئەمانە بەرەو هەڵکشان بڕوا دەم دەستێوەردانە لە بەرژەوەندی کێدایە لە بەرژەوەندی عێراقدایە بەم شێوە یاخود ئەمە بەرژەوەندی ئەوانە و عێراق ناتوانێت بە هیچ شێوەیەک بەری پێ بگرێت. بڵێ پێش هەر شتێکە بێ عێراق لە ئەجندای ئەقلیمی خۆی ڕزگار بکە دوو دەوڵەتی هەرێمی هەژمونیان لە عێراق هەیە و سیاسەتی عێراق ئاراستایەکەن حتا توانین لە ڕووی هەم سیاسی هەم یاساییشەوە عێراق ئاراستایەکەن ئەمە کە ئەوەکو ئاشکرا ئێران هێزێکی زۆری هەیە یان بڵێن هەژمونێکی زۆری هەیە لە نێو تەیاری شیعادا ئەمە شتێکی ئاشکرایە و هەروەها تورکیاش هێزێکی زۆری هەیە لە عێراق بە تایبەتی لە ساحەی سونە و بەشێکی کوردیش لەگەڵ ئەجندای تورکیا کارەکەن و تورکیا هێزێکی زۆریشی لە عێراق جێگیر کردووە و تورکیا بۆ دەسوەردانیش ئامادەیە دەسوەردانی سەربادیش ئامادەیە و ئەیکا ئەمە ئێران ماوەی 8 ساڵ شەڕی عێراق خۆی بە خاوەنی عێراق دەزانێت چونکە قوربانێکی زۆری داوە بۆ ڕووخاندنی ڕژێمی سەدەم بۆ ئەمە خۆی بە خاوەنی عێراق بەشێکی خاوەنی عێراق دەزانێت و بە تایبەتی لە ڕووی جیهانبینی شیعەوە خۆی بەخەوان دەزانێت و تورکیاش لە 1936ەوە خۆی بەخاوەنی عێراق دەزانێت وەنی عێراق تورکیا وا ئەزانێت کە فێر لە تورکیا کراوە لە ئیتیفاقیی لۆزان تورکیا ئێستاکەش داوای ڕێککەوتنی 1936ەکە کە لەگەڵ عێراقی ئەو کات و لەگەڵ بریتانیا مۆری کردووە عێراق تورکیا بە ئاشکرا دەیەوێت کە پێگەی کورد لە عێراقدا
لە چارچوەیەکی مرکزیدا یەکلا بکرێتەوە ینی کورد هەنگاو بەرەو پێگەیەکی سیادی جغرافی نەتەوەی نەنێت لە چارچوەی عراقدا بێنێتەوە وەکو کورد وەکو کەمە نەتەیەک ببێنێتەوە ئەگەر بێت و کورد لەوەدا زیاتر بڕوە تورکیا داوای ویلایەتی مووسڵاکە بە زۆر ئاشکرا بینیمان لە ڕیفراندۆم کە ڕیفراندۆم من زۆر هەڵم ڕخنە دوشتێکی زۆر هەڵام بەڵام تورکیا بە ئاشکرا داوای بەشی ویلایەتی زۆر مووسڵی دەکرد ئێستا کەش لە کاکسێک ئەگەر جۆ لە دەنگی منە تورکیا وەکو جەنابە داماژەی پێدەی کە بە ئاشکرا داوای ینی مافی خۆیەکە لە ویلایەتی مووسڵ کە لە ڕابردوودا بە پێی میساقی نێودەوڵەتی ئەمە خراوەتە سەر عێراق و ینی بە جۆرێک لە جۆرەکانی دیکە تعویزی تورکیا دراوەتەوە بەڵام ئەگەر یاسای نێودەوڵەتی هەبێ ئەگەر پاراستنی سنووری وڵاتان هەبێ ئەگەر ینی دادگایشی نێودەوڵەتی هەیە لە ئێستادا کە وڵاتان نەتوانن شکات بکەن عراق ئەگەر ناتوانێت ئەمە بکە هۆکارەکەی چییەوە کە ئەشتوانێ بیکاو نایکا ینی بۆ نایکات و ئەتوانێت بەر بە تورکیا بگرێت بە پێی یاسا نێودەوڵەتیەکان بەڵێ عێراق ئەتوانێت لە دژی ئێرانیش و لە دژی تورکیاش هەڵوێستێکی جدی وەربگرێ ئەمە مافی دەوڵەتی عێراقە کە سەروەری عێراق پێشێ لەکرێ بەڵام بەداخەوە عێراق خاوەنی ئەجندایەکی نیشتیمانی نییە ینی ئەبێ عێراق بگرێتەوە بۆ ئەجندایەکی نیشتیمانی ئەمە لە عێراقدا لە بەغدادا بە تایبەتی ئەمە هەیە لە هەرمی کوردستانیشدا هەیە ینی چ لایەنی شیعە بێ چ لایەنی سنی بێ و چ لایەنی کوردی بێ بۆ کورد بە تەواوی ناڵێم بەڵام ئەنجندایەکی عێراقی نییە ئەنجندایەکی نیشتیمانی عێراقی نییە ینی ئەنجندایەکی بنیاننانەوەی عێراقێکی دیموکراسی فیدرالی کۆماری نییە کێ دەیەوێ باشتر دەستی ئەوی دیکە بشکێنێ کێ ئەتوانێ ئەوی دیکە لە ناو ببە بینیمان شەڕی ناوخۆی عێراق چەند ساڵە بەردەوامە بە تایبەتی داعش لەکوێوە هاتبوو هەر لە عێراق بوو بینیمان ینی ئەم دەستوەردانی ئەقلیمی بوو هەرێمایەتی بوو و ئێستا کەش ئەم ئەو دەستوەردانە هەیە ئەگە عێراق لە بەغدا ببێتە خاوەنی ئەجندایەکی نیشتیمانی بەڵێ ئەتوانێت لە نەتەوە یەکگرتوەکان ئەو پێشێرکاریەی کە سەروەری عێراقەکە ئەتوانی پێشگیری لێ بکە بەڵام نییە ئەجندایەکی بەو شێوەیە نییە ئەو ئەجندایەکی نیشتیمانی کە نەبوو ئەمە کاردانەوەی لەسەر هەڵبژاردننی عێراقیش دەبێت کاردانەوەی لەسەر بنیانانەوەی عێراقیش دەبێت حتا مەسەلەن بۆ نمونە بۆچی مادەی 140 دەستوری جێبەجێ نەکرەوە ئایا بەغدا کۆس بوو بەڵێ بەغدا کۆس بوو بەڵام ئەساس ئەنقەرە کۆس بوو ئەنقەرە ڕازی نەبوو کە مادەی 146 مادەی دەستوری جێبەجێ بکرێت عێراقیەکانیش پێیان خۆش بوو بەغداش پێی خۆش بوو کە جێبەجێ نەکرێت بەڵام ئەوەی ئەساس کە ئەو تەرحی کرد بووە کۆس لە بەردەمەمە ئەنقەرە بوو بە ئەنقەرە ئێستا کەش کەرکووک و مادەی 140 هەوە چەندی مادەی تر بە هێڵی سوورە بینێ بۆیە ئەبی عێراقیەکان بە کورد و عەرەبەوە بە تەواوی تایفەکانەوە ببن بە خاوەنی ئەجندایەکی نیشتیمانی ئەگەر نبن بە خاوەنی ئەجندایەکی نیشتیمانی ئیتر ئێمە ناتوانین باس لە هەڵبژاردنێکی نەزیه و دیموکراسی و شەفافیەت و پێشگیریکردن لە گەندەڵی و بێعەدالەتی و برسیبوونی خەڵکی عێراق بکەین عێراق بوویتە وێرانە عێراق وڵاتێکی دەوڵەمەندە زۆریش دەوڵەمەندە یەکێکە لە وڵاتە دەوڵەمەندەکانی جیهان بەڵام فەقیرترین وڵاتە چی لێدە ئەو سەرمایە عێراق بەرەو کوێچێ بۆ بە ئەژندای گروپ و تەیار و حزب و بنەماڵە و ئەوانی ترێکی عێراق ئەگەر بتوانێت ببێتە خاوەنی ئەجندایەکی نیشتیمانی بڵێ زۆر ڕێگە هەیە ئەتوانێت پێشگیری لە دەسوەردارەکانی ئێرانیش و لە دەسوەردانەکانی تورکیاش بگرێت بەڵام ئەگەر ئەو ئەجندا پێک نەهەیە ئەم وەزعی عێراق بەردەوام دەبێت و لەوانەیە خراتریش بێ دەستخۆش کاک سێقدێم و خزمەتجان بەڵە دکتۆر سەلاح ینی کاکسیق ئاماژەی بە کۆمەڵی خاڵی گرنگدا ینی وە شیکردنەوەیشی بابەتیانی باشی کرد بۆ دەستێوەردانەکان و بەرژەوەندەکانی وڵاتانی هەرێمایەتی لە عێراق و ینی بەرژەوەندی نەخوازی عێراقیەکانیشی خسەڕ و بەجددی ینی وەکو کاکستی قاماژی پێدا ئێمە عێراقیەکان بە گشتی بەسەرجەم پێکاتەکانەوە بەسەرجەم تایفەکانەوە بۆ خاوەنی ئەجندایەکی عێراقی نیشتیمانی نین بۆ پاراستنی بەرژەوەندێ باڵەکانی نیشتیمانی عێراقی کە نییە هۆکارەکەی چیە یانی لایەنە سیاسیەکانە نایەنەوێت ئەمە دروست بێت گومانی تێدا نییە کە عێراق لە دوای 2023 و دوای داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکا و ئەو گۆڕانکارە سیاسیانەی کە دروست بوون کورتە سیاسیەکان دەرکەوتن کورتە سیاسیانە لە سەرەتادا کاریان کرد بۆ بەدیهێنانی بەشێوەتی تایبەتەکانی خۆیان ئەو کورت لە سیاسیانە کاریان نەکرد لە پێناوی بنیادنانی دەوڵەتێکی بەهێز وەک ئەوەی کە هات بێت
تۆڵی خۆی بکاتەوە بۆیە ئستراتیژێتێکی ڕاستەقینە نەبوو بۆیە زیانەکە لەسەر ئاسی سیاسی نەبوو بەڵکو لەسەر ئاسی ئابووری و لەسەر ئاسی کۆمەڵایەتیش بوو ئەمڕۆ عێراقیەکان تووشی نەهامەتی زۆر بوو بۆ هۆی بێتوانای حکوومەتەکانەوە کە ناتوانیوە واقع عێراقی هەڵ بسێننەوانێ و پشتیان بە وڵاتانی تر بەستووە بەتابەتی کورد لە سیاسەکانەوە ژمای کردووە کاریگەریەکی سەلبی لەسەر شوناسی عێراقی دروست بێت و ناتوانیوە ڕۆڵی سیاسی ڕاستەقینە خۆیان بگەڕن کورد لە سیاسەکان یەکتری تۆمەتبار دەکەن و یەکتری بەناپاکی لە قەڵم دەدەن ئەوە شتێکی ئاشکرایە لەبەرەوە ئێمە ئەمڕۆ پێویستمان بەوەیە کە خاوەنی شوناسێکی نیشتیمانی بینین و بەرژەوەندی تەسک و دروستکەکانمە بتوێنەوە لە بەرژەوەندێکی گەورە و باڵای نیشتیمانیدا لەبەرەوە دەوڵەتە هەرێمیەکان ئێستا کاتێکە دەسوەردان دەکەن لە سۆنگەی هێزەوە نەدەسوەردان دەکەن چونکە عێراق هێزینێ ئەمڕۆ دانوسکاری عێراقی ئامڕاستی ڕاستەقینەی بەدەستەوە نییە بۆ ئەوەی دانوستان بکە بۆ نمونە عێراق گەورەترین بازاڕی ساختکردنەوەی بەرهەمی تورکی و ئێرانیە و بازاڕێکی گەورە و باو زەویەکی بەپیتە بۆ بەرهێنانی کۆمپانیا تورکیەکان و کۆمپانیا ئێرانەکان کە هەمان لە عێراق کار دەکەن و پارە و سامانی گەورەیان دەستەکەوە لە عێراق و هەچ ئەگەر دانوسکاری عێراقی لە سۆنگەی هێزەوە دانوسکاری بکردە ئەوە کارێکی زیاتر دەکرد بەڵام ئەو تێڕوانینە تەسک و تروسکەی کە هەیەنەوە و لەبەرەوەی کە بەرژەوەندی یاخۆدە جدایەکی نیشتیمانیانە وای کردووە بوونی کێشەی زۆر و پێکداچوونی کێشەکانە ململانەیە کە هەیە بە تایبەتی ململانەی تورکی و ئێرانی لە عێراقدا بۆ سەرکردایەتیکردنی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر هەمووی ئەوە کاریگەرێکی زۆری کردێتە سەر عێراق و بە هەر بەهەر ڕۆڵی ئەمریکیشمانەیە ڕۆڵی ئەمریکی کە بەرپرسیاتی گەورەی لەسەر شان و ئەمریکا بەرپرسیاتێکی گەورەی هەیە لەسەر چونکە ئەو بۆ ڕژێمی سیاسی لە عێراقدا گۆڕی ئەو بواری کردەوەنەیە کە دەسوردانی دەرەکی لە عێراقدا هەبێ بەتابێت دەسوردانی ئێرانی تورکی و بواری کردەوە و سیاستێکی توندی پەیڕەو نەکرد بۆ بەرگریکردن لە بەرژەوەندی عێراقیەکان و کۆمەڵە یاسایەکی سەرەکی بەرهەم نێنە بە بەڕێوەبردنی وڵاتە دەستوری عێراقی وەکو هاوڕەکەمان باسی کرد لە چوارچێوە گشتەکەی ئاماژەی تێدا بۆ نیشتیمان پەروەری و وەروە سەروەری و بەڵام ئەو بنەما دەستوری ئەو پرەنسیپانە جێبەجێ نەکردن بە تایبەتی کاتێک کە بەرژەوەندەکە بەرژەوەندی تەسک و تروسک و تایبەتی دەبێنن لەبەرەوە واقعی ئەمڕۆ دەبینین هەموو لایەنە سیاسیەکان یەکتری تۆمەتبار دەکەین و دەرەنجامەکانی شکست دەخەنە ئەستۆی یەکتری دوای تەپەڕبوونی زیاد لە 16 ساڵ و بوونی هەژمونی دەرەکی و دەستێوەردانی دەرەکی و تەنانەت پاسپۆرتەکەشمانێکە کە لە خراتی پاسپۆرتەکانی جیهان و پەیوەندی بەهێزمان نییە لەگەڵ وڵاتانی جیهاندا ئەمڕۆ ئێمە وڵاتێکین بەداخەوە وێڕای ئەو سامانە زۆرەی کە هەمانە و دەبینین واقعی حاڵمان لە وڵاتە دواکەوتووەکانین وڵاتێکین کە داکشان یا کورتێنانێکی دارایی گەورەی هەیە و هێزێکی سەربازی گەورەمانیە و هێز و شکۆی دەوڵەتمان نییە و هەموو ئەو چێندەتانش وایان کردووە کە واقعیمان کە واقعمە بەم شێوە بێت و هاوڵاتی عێراقیش باجی ئەو سیاسەتە هەڵانە لە ئەستۆ بگرێت ئەو هاوڵاتی چ لە کوردستان بێت کە بە ماوەیەکی زۆرە تێبینیەوە دەکەین کە هەندێک لە ناوچەکانی هەریان بردومان دەکرێتەوە و ئەو بڕیارەش پەیوەندی بە حکوومەتی مرکزی لە عێراق پێویستە پێشەنگایەتی بکات و بەهێزەوە داوا لەلایەن تورکی بکات و کە واز بێنێت لەو بردومانانە دەڵە بەڵام دەبینین هیچی نەکردووەوە بە شێوەیەکی هەڕەمەکیانە کار دەکرێت و بە شێوەیەکی هەڵاوێردانە کار دەکرێت و هێزە تورکیەکان هەزاران کیلۆمەتر یەنە ناوی عێراق وەک ئەوەی کە لە یەکێک لە ویلایەتەکانی تورکیا بێت نەک هاتە بێتە وڵاتێکی خاوەنسەروەریەوە باماشتێش بۆ دەوری ئێرانی لەبەرەوە دەبینین و باڵوێزی تورکی وەڵامی باڵوێزی ئێرانی دەداتەوانە و هەردوو لایەن خۆیاندان بۆ دادەنێن کە ئەوان پانتایەکیان بەدەستەوێ لە ناو عێراقدا و کە پانتایەکەش پانتایەکی فراوانە بۆ ئەنجامدانی دەستوەردان لە کاروباری ناوخۆیی و بڕێر سیاسی عێراقیدا هیوادارین ویستێکی نیشتیمانی هەبێت و هیوادارین لە هەڵبژارنەکانی داهاتوودا دەستەبژێر و کوتلەگەلێکی سیاسی دروست ببن کە عێراق ڕزگار بکەن و شکۆ و سەروەری بگەڕێنەوە بۆ عێراق بە شێوەیەکی پراکتیکی. بەڵێ دەستخۆش دکتۆر سەلاح بەڵێ کاکستێک ینی وەکو دکتۆر ئاماژەی پێدا بۆ نمونە عێراقیەکان و پێشتریش خۆ لە قسەکان تا هەر ئاماژەت پێدا کە عێراقیەکان خۆیان خواستیان نەبێ یاخود ئامانجی ئەوەیان نەبێ یاخود توانایان نەبێ لە ڕووی سەربازیەوە کە وەڵامی ئەم دەست تێوەردانانە یاخود ئەم دەست درێژیانەی هەردوو وڵات بدەنەوە باشە خۆ ئەمریکا ینی ئیش بەرپرسیارەتی پاراستنی عێراقی لە هەموو ڕۆکانەوە لە ئەستۆیە وەکو دکتۆر سەلاح ئاماژەی پێدا کە ئەگەر ئەمریکا بەم شێوەیە بەرپرسیار بێ لەسەر عێراق
ئەمریکا بۆ دەنگ ناکە ینی ئەمریکاش بەرژەوەندەکانی خۆی و بەرژەوەندی وڵاتانی هەرێمیش دەوێت پارێزێت لە عێراق و لە هەرێمی کوردستانە یاخود نەخێر ئەویش ترسێکی هەیە لە جوڵەی هەردوو وڵات. گەمەیەکی شترنج ئاسا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە ینی گەمەکەرەکان بە ئاشکرا ئەمریکایە، تورکایە، ئێرانە و ئیسرائیلە. بەداخەوە کە ئەو گەمەش لەسەر خاکی عێراق و لەسەر خاکی سووریا دەکرێت. بۆیە ئەمریکاش بەرژەوەندی لەمەدا هەیە، ینی ئەمریکا بینین لە عێراق لە بەغدا بە هەماهەنگی یان بڵێن بە شێوەیەکی ناڕاستاو و ڕاوێژ لەگەڵ ئێرانیەکان سیاسەتی عێراق دەستنیشانەکە، بەڵام لە سووریاش لە هێزەکانی ئێرانەدا دەبینین لە ڕۆژئاوای کوردستان ئەمریکا پشتیوانیە پەگەیەکە کە تورکیا ئەمانە بە لە ناو کەوانە ئاڵێن بە تەروریست دانێ، بەڵام لە عێراقیش ئاسمان بۆ تورکیا ئاکاتەوە کە لە هێزەکانی پەکەکە بدا گوایە پەکەکە، بەڵام تا ئێستاکە بەدایان خەڵکی سیڤیل لە هەرێمی کوردستان شەهید بووم بەهۆی بۆمبارانەکانی تورکیەوە. ئەمە لێرە گەمەیەکە. ئەمریکا بەرژەوەندی خۆی ئەپارێزێ، ئێران بەرژەوەندی خۆی ئەپارێزێ و تورکیاش بەرژەوەندی خۆی ئەپارێزێ، بەرژەوەندی ملی گەرایی و فراوان خازیان هەیە، هەم ئێران و هەم تورکیاش بەرژەوەندی فراوان خازیان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لە زۆر شوێن ئەمریکا و ئێران پێکەوە گەمایەکەن کارەکەن، لە زۆر شوێن شەڕی یەکترەکەن، لە زۆر شوێن ئێران و تورکیا پێکەوە گەمایەکەن، لە لای تریشەوە شەڕی یەکترەکەن. ئەمە ئەگرێتەوە سەر عێراقیەکان، ینی عێراقیەکان نەیانتوانیوە لەو گەمەدا لێرەدا گەمە بکەن. نەلەگەڵی عێراقیەکان لەگەڵ بەرژەوەندی هەردوو وڵات ئەوانیش خۆیان هاوتەری گەمەی خۆیان بکەن. بەداخەوە دەمەوێت بڵێم ئەوە بڵێم ینی ئەبێ عێراقیەکان بەعام خۆیان لە توندڕۆیی یانژی بڵێم دەمارگیری ئاینی ئیقلیمی ببورێن، دەمارگیری ئاینی و قەومی ڕزگار بکەن. ئەمە وای کردووە ئەو دەمارگیریای تائیفی و قەومی وای کردووە کە سیاست مەدارە عێراقیەکان تەواوی لایەنە عێراقیەکان بکەونە خزمەتی ئەجندای بێگانە. ئێجا ئەمە ئەمریکا بێ، ئەمە سعودیە بێ، ئەمە تورکیا بێ، ئەمە ئێران بێ، ئەمە وای کردووە. بۆی عێراق گەڕێمەوە پێش ئەو قسەی پێشتر کردومە، ئەگەر عێراقیەکان ئەجندایەکی نیشتیمانیان نەبێ بێگومان هەموو کەس لە عێراقدا گەمایەکە، باز عێراقیەکان گەمە ناکەن. سیرکە هەموو کەس لە عێراقدا پارە ئەبا، بەس عێراقیەکان بێپارن. ئەو پارە لەکوێ دەرێ دەچێ؟ لە عێراق چێ، نفتی عێراق چێ. ئیتر کوردە و شیعە و سونەیە، کێ ئەی با ئیرانە بە ئەمریکا بە تورکیا بە دەرجە یەکەم تورکیا بە ئەو پارەی بۆ کوێچ هەموو بۆ وڵاتانی ئەوروپا ڕۆیشت، بۆ ئەمریکا ڕۆیشت، بەڵام عێراقیش پارەی نییە موچە بدات. بەێ لە هەموو هەژارترین، ینی ئەمە مەسەلە چییە؟ لە عێراقدا عێراقیەکان بۆ عێراقیش ناکەن، حزبێکە بۆ بنەماڵەیەکیش دەکە، حزبێکە بۆ ئێتیجاهێکی ئایدۆلۆژی تەسێکیش دەکا، بۆ ئێتیجاهێکی تائیفیش دەکا، بۆ گروپێکیش دەکا. ئەمە دەستیان گرتووە بەسەر تەواوی سەروەت و سامانەکانی عێراقدا. تورکیا و ئێرانیش چه دەکەن؟ تورکیا و ئێرانیش هەموو ئەو زوبڵەی خۆیان کە ئێکسپایر بووە و قیمەتی نەماوە دێن لەسەر خاکی عێراق لە خەڵکی لەسەر خەڵکی کورد و عەرەب لە عێراقدا پاکەکەنەوە، وڵاتی خۆیان پاکەنەوە. عێراق بوویتە جێی خاوێنکردنەوەی توجارەت نییە لە عێراقدا، ینی ئەمە گوناحە ئەگەر بڵێن لە عێراقدا بازرگانیەکی قانونی هەیە، لە عێراقدا بازاری مافیا هەیە، لە عێراقدا سپیکردنەوەی پارە هەیە. زۆربەی زۆری ئەو کۆمپانیانەی کە لە عێراق و لە کوردستاندا ئیش دەکەن زۆربەی زۆر کۆمپانیای سپیکردنەوەی پارەیە لە تورکیا و لە ئێرانەوە دەست ئەو دوو وڵاتەوە عێراق بە دیاریکراوی چکە ساڵانە عێراق لەگەڵ هەردوو وڵات لە ئاستی باڵایە، ینی ئاڵوگۆڕی شمەکەکە، ینی بەرژەوەندیشی باڵای هەردوو وڵاتی ژە عێراقەیە و پارێکی باشیان بەوەی عێراقەوە دەسەکەوێ لە ڕێگەی هاوردەکردن و ناردنکردنی کاڵاکانەوە. عێراق توانیوێتی ئەم بەرژەوەندی ئابوووریە لە پێناو پاراستنی سنوورەکانی خۆی و دەستێوەرنەدانی هەردوو وڵات بەکار بێنێ، یاخود نەخێر ئەمە زیاتر ئەم دەستێوەردانی زەختر کردوتەوە لە عێراقا. ئەمە وای کردووە کە عێراق نەبێتە خاوەنی پرۆژەیە کە خزمەتی وڵات و ئینسانەکانی خۆی بکە. عێراق سەرتاسەری عێراق تەماتە لەکوێ دێنێ؟ لە تورکیا و لە ئێرانەوە دێنێ.
هیچ داهاتێکی نییە بۆش پرۆژەی ئاوادانکردنەوەی عراق نییە بۆی پرۆژەی کشت و کاڵی نییە بۆش پرۆژەی ئاودێری نییە بۆش پرۆژەی پێشخستنی پەروەردە نییە بۆش پرۆژەی سەحە نییە کێ لێرە ئەو پرۆژەنە بڕێوە دەبات تورکرد زۆر ئێستا وەرە لە کوردستانی عراق پرۆژەی سەحە کەوتە دەست تورک پەروەردە کەوتە دەست تورک گوندەکان ئاوادان ناکرێنەوە پرۆژەی بەرهەمهێنان نییە لە کوردستاندا لە عێراقیش دەوەیە بۆچی چونکە ئەبێ عێراق وەکو مەدانێکی بازارکردنی کەلوپەلی بەسەرچۆی تورکیا و ئێران بێ بۆ ساختکردنەوەی کەلوپەلی ئەوانە ئەمە مەشتێکی ئاشکرایە کی ئەبێ پێشی لەمە بگرێ ئەمە ئەرکی حکوومەتە ئەمە ئەرکی دەوڵەتە بەتایبەتی وەزارەتی پیلاندانان و وەزارەتی بازرگانی و ئەمە چی پیلانێکیان هەیە بۆ ئەمە بۆ ئەوەی کە خەڵکی عێراق ناچار نەبێ شتی ئکسپایری تورکیا و ئێران بەکاربێنێ بۆچی داهاتی عێراقی نەبێ بۆچی داهاتی کوردستانی نەبێ عێراق وڵاتێکی کوشت و کاڵیە لە وڵاتێکی بەپیتە پترۆلی هەیە بواری پێشخستنی کەرتی پیشەزازی هەیە پێشخستنی کەرتی کشت و کاڵی هەیە ئەمە هیچ ناکرێت بۆچی ناکرێت بۆی کە مەجموعە کەسێکی سەرمایەدار لە کورد و عەرەب پێک هاتون بەرژەوەندیان لەگەر سەرمایەداری تورکیا و ئێران هەیە بۆ تجارەتی ئەوان بڕێوە بچێت بۆی ئەمە هیچ پرۆژەیەکی بەرهەمهێنان لە عێراق و لە کوردستاندا نییە یعنی ڕاستی عێراقی تر ئەنفالەکرێ وەختی خۆی سەدام 182,000 کوردی ئەنفال کرد ئێستا کە تەواوی خەڵکی عێراق ئەنفالەکرێ بە کورد و بە سنە و بە شیعەشەوە باشە دەست خۆش کاک ستیق دێمە خزمەت جەناب بەڵێ دکتۆر سەلاح ڕێبی ینی بۆ نمونە ئێستا ئەم وەڵامدانەوەی هەردوو وڵات و ینی ئەم پێکا هەڵبژانی کە ئێستا لەسەر ینی دەستێوەردانی هەردوو لایەن لە عێراقا تۆتە ئاراوە بە دیاریکراوی ئەگەر ئێمە بازم ینی بابەتەکە بکەین بابەتی شنگالە بەڕاستی ینی ئێران نایوێ ینی نفوسی تورکیا لە شنگال زیاد بکەوە ئێران دەوێت بەرژەوەندەکانی خۆی لە شنگال هەروە بمێنێتەوە بۆی کە ئەو هێڵە استراتیژەی کە ئێران بە عێراق و سووریاوە دەبەسێتەوە هەر لە ژێر ڕکێفی ئێرانەکاندا بێت بە دیاریکراوی پرسیارەکەم لەوە چڕ بکەمەوە ئەم دەستێوەردانانە بە دیاریکراوی لە ناوچە کێشە لە سەرەکان کە شنگال و بۆ نمونە کەرکووک و کۆمەڵێک ناوچەی دیکەیە تا دەگاتەوە ینی خانەقین و ناوچانی خوارەوە ئەمە تا چەند ینی خزمەتەکە بە بەرژەوەندی جێبەجێکردنی مادەی 140 و ناوچە کێشە لە سەرەکان لە داهاتوودا یاخود ئەمە زیاتر ئەم دۆخە زەقترە کاتەوە لە ڕاستیدا ئەوەی پەیوەندی بە مادەی 140ەوەی ئەمە دەزانێن ئەو مادە لەو ڕۆژەوەی پەسەند کراوە تا ئەمڕۆ جێبەجێ نەکرا ئەوەش بەهۆی مەلملانەی ئەجندە سیاسیەکانەوە و ئەجندەی سیاسی تەنیا پەیوەندی بەمەلانی ناوخۆنی و بەڵکو پەیوەندی بەمەلانی هەرێمی هەیە لە نێوشیاندا تورکیا لەبەرەوە من دەتوانم پێشبینی بکەم بەدرێت دوای چەندین ساڵ کە ئەو مادە جێبەجێ نەکرا و بۆتە کێشێکی گەورە بە دەوڵەتی عێراقی پێم وان نییە کە ئەو مادەیە بەم زوانە و یا تەنانەت لە مەودای درێژیدا توێژە جێبەجێ بکرێت چونکە جێگەی مشتومڕێکی گەورەیە و جێگەی مەلەولانەیەکی ناوخۆی و هەرێمی گەورەشە هەر لە ئێستاوە هەنێک هەن دەڵێن ئەو مادەیە کۆتایی هاتو پێشمان بەڕێککەوتنی توێ نوێ هەیە لەبەرەوە مەلەولانەکە هێشتا لە ئارادا تورکیا بە هیچ شێوەیەک دەستبەرداری بەرژەوەندەکانی خۆی نابێت بە ئاساری و باسیشم کرد وەکو چۆن هاوڕێکەشم لەو لێرە باسی کردە ئەمە مەلەولانەی بەرژەوەندەکانە عێراقیش ئامادە نییە بچێتە ناو مەلەولانی و بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵ ئێراندا بەڵام دەکرێت مەلەولانەکە بە کۆمەڵێک کەرەستە و ئەمڕۆزەی عێراقی بکرێت هەر وەکو چۆن مەلەولانەی نێوان ئێران و ئەمریکا لە عێراق بەجێ ئەنجام دەدرێت پێم وان نییە تا مەودایەکی نزیکی شەو کێشانە چارەسەر بکرێن کێشەی ناوچە پرسی ناوچەی کێشە لە سەرەکان تا کوێسەماوە ئەوە چوارچێوەی ئەو شکالێتانەتە کە بە شێوەیەکی ڕاستەخۆ ڕنگدانەوە کاریگەری هەیە لەسەر پرۆژە یاسای بودجە لە پەرلەمانی عێراقیدا و ئەو کێشەی گرفتانە لە نێوان هەرێم و مرکزدان و بە شێوەیەکی ڕاستەخۆش کاریگەری کردوتە سەر ژیانی هاوڵاتیەکەیش گوناهی نییە هیچ پێندی مە ململانی و نیە ململانەکە بە پلەی یەکەم ململانێکی سیاسیە و لە نێو چوارچێوێشدا هەندێک ڕێکەوتن هەیە بە تایبەت هێناردەکردنی نەوت لە کوردستان بۆ تورکیا کەواتە ئەم ململانەکە پەیوەندی بە بەرژەوەندیەکانەوە هەیە تورکیا هەر بەو بۆنەوە تەنانەت کاتێک کە دەستبەرداری ویلایەتی موسڵ بوو لە بەرامبەر کۆمەڵێک بەرژەوەندی دەستبەرداری ئەو ویلایەتە بوو بۆیە ئەگەر هەست بکات بەرژەوەندیەکانی
بۆیە ئەگە بەرژەوتەکانی بەدی بێت ئەوە گوێ بۆ بابەتە نادەدا بەڵام ئەگە بەرژەوتەکانی بەدینێ داوا دەکات تەنانەت ئێرانیش ئەگەر ئێرانیش هەستی کرد کە ئەمریکا ئاسۆیەکی نوێی بۆ دەکاتەوانێت بۆ ڕێککەوتن ئەوە دەستبەرداری ئەو دروشمانە و ئەو ناو ناتۆران دەبێت کەواتە کێشەکە لە بنەڕەتدا بەرژەوەندیە کەواتە ئێمە تەنیا بژاردەی نیشتیمانیمان لە بەردەبدای هەموو ئەو کێشان چاسەدە بەنەگربێت و ئێمە وەکو لایەنە سیاسەکان لەسەر مێزێکدا بنیشین لە ژێر چادری ئەم وڵاتەدا لە پێناوی هەڵگرتنی نەهامەتی و کۆتایی هێنا بەرهەمەتەکانی ئەم وڵاتە دوای تێپەڕبوونی 7 ساڵ لە سیاسەتە هەوڵەتانەی کە جێبەجێکران ئەمڕۆ ئەگە دەست لە بژێرە سیاسیەکان دەرگ بە قەبارەی شکست بکەن لەسەر ئاسی ناخۆی ئاسی دەرەکی و دوای ئەو خۆ پیشاندانە گەورانە و ئەو کاردانە بە گەورەی کە لە شەقامی عێراقیدا ڕوویدا و دوای دەرچوون و خۆپیشاندانی گەنجانی عێراق بەو شێوێ و واقسەکردن بە شێوەیەکی ئاشکرا سەربارەت بە شکستی کورد لە سیاسەکانە لە بڕوایەتان دوای ئەوە کورد لە سیاسەکان وەردا بە شێوەیەکی کردارەکی چاو دەخشێنەوە بە پرۆگرامەکانیاندا و هەوڵ دەدەن هەڵەکانی ڕابردویان چارەسەر بکەن و بە شێوازێکی نوێ بێنە ناو بۆی کە شەقامی عێراق قبوڵیان بکاتە لەبەر ئەوە ناکرێت ئەگەر بەو شێوەیە بەردەوە بن ناکرێت لەلایەن شەقامی عێراقی قبوڵ بکرێت بۆیە لە ئێستادا باس لە هاوڵاتی بوون دەکەنە گەنجان داوای نیشتیمانێک دەکەن دەڵێن ئێوە نیشتیمانی ئێمەتان فوتان و بۆیە داوای نیشتیمان دەکەن بۆیە ئەگەر ئێرادەیەکی نیشتیمانی ڕاستەقینە نەبێت و لایەنە سیاسیەکان بە شیعە و کورد و سنە و تورکمانەوە هەمووان ئەگەر کۆنە بنەوە و ئەگەر پشت بێکتری نەبەستین ئەوە دەبێت بزانین ئێمە لە ناو یەک کەشیدا ئەگەر ئەو کەشتیە نەقم بێت هەمومان نەقم دەبێت پشت بەستن بە وڵاتانی تڕزگارمان ناکات چکەوان لەسەر بەلەمای بەرژەوتیەکان مامەڵە لەگەڵ دەکەن کاتێک کە دەبینە بەرژەوەندیەکەی نەماوە و ئەوە وازە تۆ دەهێنە بە دوای کەسێکی تردا دەگەڕێت دەبێت ئەو قەناتەمان هەبێت پێویستە کورد لە سیاسیەکان بە شێوەیەکی جدی کار بکەن بۆ کاراکردنی چەمکە نیشتیمانیەکان و چوارچێوە ڕاستەقینەکان بۆ پێکێنانی شوناسێکی نیشتیمانی ڕاستەقینە ئەو کات دەتوانین ڕوبەڕووی دەستوەردانە دەرەکیەکان ببینیتەوە چونکە ڕووکە لە سەرەتاوە وتم سەرواری دەسە پێێنرێت بەڵام بە سوالکردن لەوانتر بەدەست ناهێنرێنێت ئێمە پێویستێکی زۆرمە بە حکوومەتێکی نیشتیمانی هەیە تەنها حکوومەتەکەی مەسەفە کازێمێژ لە هەڵوێستێکی ناسک و ئالۆزدا لە بەردەم ئەو لە دوانانەدا وەک بینیمان محەممەد حەلبوسی پامێکی ئاڕاستی هەردوو باڵۆزەکە کردووتی ئێوە باسی چی دەکەن و پێویستە پابند بن بە ئەرکەکانی خۆتانەوەکو باڵوێت و کارکەن بۆ بەرژیم وڵاتانی خۆتانە بەڵام تێپەڕاندن و شکاندن و سنوور بەزاندنی ئەو سەلاحیەتانە ئێوە بڕار خاوەنی بڕیارنی لە وڵاتانە بۆ ئێمە پێشمان و کۆمەڵەتەنگێکی سیاسیە بۆیە نەمان بینی چینی سیاسی ئیدانەی لە دوانەکانی و دوو باڵۆزە بکەن بە شێوەیەکی گەورە هیوادارمە کوت لە سیاسەکان بە شیعە و کورد و سنە و تورکمانەوە دەست پێشخەری بکەن و ئیدانە بکەن و بڵێن ئەوە دەستبردنە بۆ سەروەری عێراق و هاوڵاتی عێراقی لە زاخۆ بێ یا لە فاو بێ لە هەر شوێنێک بێ بەرپرسیارەتیان ئەکەوێتە ئەستۆی کورد لە سیاسیەکان و پێشێلکاری بەرامبەر هاوڵاتیەکی عێراقی لە ئەستۆی کورد لە سیاسیەکانتەیە و دەوڵەت زیان دەکات و ئەگە ئێرادەیەکی ڕاستەقینەمان نەبێت و کورد لە سیاسیەکان چاو نەخشێنەوە بە بۆچوونەکانی خۆیان ئەوە ناتوانن سەروەری و کۆمەنتی وڵات بپارێزێنن و تەنان ناتوانێت پەیوەندی باشمان هەبێت لەگەڵ وڵاتانی تردا لە کاتێکدا دەبینین هەندێک وڵاتن کە لە ڕووی جغرافیە زۆر دوورن بەڵام دەستیان هەیە لە دەسوەردانەکان. سەلاح باسل لە هەڵوێستی بۆ نمونە سەرۆکی پەرلەمانی عێراق کردووە ئێمە لە زۆرێک لە بابەتەکانیشا هەڵوێستی سەرکردە سیاسیەکانی دیکەی عێراق و مەرجعیەت دەبیستین لەسەر دەستێوەردانەکان لەسەر پاراستنی بەرژەوەندی نیشتیمانی و پاراستنی هاوڵاتیانی عێراق لە گژڕوەکانەوە. باش ینی پەرلەمانی عێراق ناتوانێت وەکو یاسای دەرکردنی هێزەبیانەکان لە عێراق کە کۆدەنگیشی لەسەر دروست کرد بۆ ینی بەجێشتنی عێراق ناتوانێت ینی هەڵوێستێکی وەها یاخود یاسایەکی وەها بۆ ئیدانەکردنی دەستێوەردانی دەرەکی بە دیاریکراوی وڵاتانی ئیقلیمی خۆیمەکە هەرباز لە ئێران و تورکیا دەکەین بەڵام زۆرێک لە وڵاتانی خلیجیش ینی ئەوانیش دەستێوەردانیان هەیە لە دۆخی عێراقدا ناتوانرێت یاسایەک لە پەرلەمانی عێراقەوە بۆم بابەتە دەربکرێت.
ئەوە پێویستی بەیاسانیە دەستوری عێراق ڕوونە هەموو وڵاتێک لە جیهاندا سەروەری هەیە عێراق وڵاتە ئەندامی نەتەوەیەکگرتوەکانە سەروەری هەیە و هەر پێشێلکاریەک پێشێلکاریکردنی پێشێلکردنی و سەروەریە بەڵام بەداخەوە ئێمە هەروکوتم ئێرادەیەکی ڕاستەقینە نیشتیمانیمان نییە و بۆی کە پەرلەمان کۆبوونەوەیکی نائاسایی بکات و ئیدانەیە و هەڵوێستانە بکات چه هەڵوێستی ئێرانی بێ تورکی بێت بۆ ئەوەی سمبولێک بدا بەخۆی و بەرگری لە وڵاتەکەی خۆی بکات بەڵام بەداخەوە بینیمان کاردانەوەکان زۆر لاواز بوون هەروکو هاوڕێکەم وتی بەداخەوە بوونی پەیوەندی لەگەڵ لایەنە دەرەکیەکان و وەبوونی ئەجنداتی ئەو وڵاتانە ئەوە هەرەبێ لەسەر حسابی بەرژەوەندەکانی شمان دەبێت بۆیە کاتێکەوت و باڵوێزە بینیان کاردانەوەی کورد لە سیاسی حکومەت عێراقی بەهێز نییە بۆیە وای کرد زیاتر پێلێڵ کێشن و ئازادانەتر قسە بکەنە بۆیە نەمان بینی ئەو دوو باڵوێزە بانگێش بکرێن تاکو ئێستاشە تورکیا بۆ نمونە باڵوێزی ئێرانی بان کرد لە ئەنقەرە بانگێشی کرد بەڵام نەمان بینی حکوومەتی عێراق ئەو دوو باڵوێزە بانگێش بکات و پێیان بڵێ ئێوە چۆن بۆ شێوەیە قسە دەکەن بەرامبەر بە دەوڵەتی عێراقی ئێوە ئەرکی سەرشانتانە کە تەنیا ئەرکی دیپلۆماسی خۆتان جێبەجێ دەکەین بەڵام بەداخەوە بینیمان باشتەنیا سەرۆک پەرلەمان هەڵوێسیوی خۆزگە حکوومەت عێراق کاراتر و بەهێزتر بۆیە بۆ پارێزگاریکردن لە سەروەری وڵات و هەرچەندە کە هەندێک کەس هەند دەڵێن عێراق کێشەی زۆری تێدا حکوومەتی ئێساش حکوومەتێکی کار بەڕێکەرە بۆ کە کاراسانی بکات بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی داهاتوو ڕەنگە حکوومەتی داهاتوو کە حکوومەتی کەڵبژەدرا و دەبێت و بەرپرسیارەتی دەکەوێتە ئەستۆ بۆ ئەوەی کە چاو بە دۆسیەکانتە بەخشێنێتەوە شکۆی وڵات بگەڕێتەوە کە ئەوەشی هیواخوازین وابێ بەڵام پرسیارەکە ئەوەیە هەڵبژارنی داهاتوو هەڵبژارنێکی ڕاستەقینە و شەفاف دەبێت و وڵاتانی دراوسێ دەسوردانی تێوەدەنەکەن بۆیە دوای ئەم هەڵبژارنە پێویستە ڕێگە بگرن لە دەسوردانە دەرەکیەکان هەڵبژارنێکی ڕاستەقینە ئەنجام بدەن و دەستەبژێرێکی سیاسی نیشتیمەپەی ڕاستەقینە هەڵبژێرن و کار بکەن بۆ بنیانانی عێراق بۆی کە عێراق لەم زەلکەوە ڕزگارکە. دەستخۆش دکتۆر کاکستێک ینی بۆ نمونە ئێمە ئەگەر هەرێمی کوردستانیش بە نمونە وەربگرین لە ململانیەکان و دەستێوەردانی دەرەکی و بەڕێکەوتنی بەرژەوەندی زلێزەکان لە ساحەکەی کە عێراقە و ینی زۆرێک لە کێشەکان لێرە یەکلاکەنەوە هەرێمی کوردستانیش زۆر جار ینی پریشکی ئاگرەکەی بەرکەوتووە زەرمەند بووە و زۆر جاریش بە هۆکاری ئەوەی کە هەندێک لە وڵاتان کاریگەریان لەسەر لایەنەکانی عێراق بووە پەیوەندی نێوان بەغدا و هەرێمی کوردستان دوورکەوتنەوەی بەخۆ بینەوە زۆر جاریش بە هۆکاری بەرژەوەندەکانی ئەوان ئەم پەیوەندیانە بەرەو باشی ڕۆشتووە. هەرێمی کوردستان ئەکەوێتە کوێی چەقی ئەم ململانێ و دەستێوەردانە دەرەکیانەوە چۆن ئەتوانێت خۆی بگونجێنێ و هاوتەری بێ لەگەڵیا و بەرژەوەندەکانی خۆی پارێزێت. بڵێ وەکو مامۆستا سەلاحیش باسی کرد ئەمە عێراق دەستوریکی هەیە یعنی ئەم دەستوری عێراقیەکان ئەخێتەنێت چارچێوێکەوە ئەگەر ئێمە هەر هەمومان بە تەواوی عێراقیەکان ئەو دەستورەمان قبوڵە ئەبێ تەواوی کێشەکانمان لەژێر لە چوارچەوەی ئەم دەستورەدا چارەسەر بکەین و کێشە ئەقلیمەکانیش لەو چارچەوەیە تەماشە بکەین بۆیە هەندێک شت لە عێراقدا ئەکرێ کە ئەمە لە سەلاحیەتی زۆرێک لە گروپ و لایەنەکان نییە بۆیە حزبێک ئەتوانێت بچێت لەگەڵ تورکیا ئیتیفاقی 50 ساڵە مۆر بکە بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ پەرلەمانی کوردستان و بگەڕێتەوە بۆ عێراق بۆ پەرلەمانی عێراق یان لایەنێکی تر ئەتوانێت بچێت لەگەڵ ئێران ئیتیفاق بکە بۆ چۆنیەتی پەرەپێدانی بەرژەوەندەکانی ئێران لە عێراقدا ئەمە نیشانەی ئەوەیە کە خودی ئەم لایەنە عێراقیانە کار بۆ دەستوری کار لە چوارچەوەی دەستوری عێراقدا کار ناکەن بەرژەوەندی پێشتریش باسمان کرد بەرژەوەندی تەسکی بنەماڵەیی و حزبی و تایفی ئیتر کەوتۆتە سەرەوەی بەرژەوەندی عێراق و دەوڵەت بوونی عێراق ئەمە کێشەی عێراق کێشەی سەرەکی عێراق ئەمەیە بۆی عێراقیش نەیتوانین بێ بە دەوڵەت ینی بە تایبەتی لەمەوەی ئەو لە دوای ڕژیمی سەدام تا ئێستاکە عێراق تا دەچێت پەرتوو بەڵاوە بێ هۆکارەکەی دەسوەردانی ئیقلیمی ڕاستە بەڵام عێراق ناوخۆیدا نەبووتە عێراقی ئەگەر نبێتە عێراقی لە چوارچەوەی ئەو یاسا و دەستورانەی کە کاریان بۆ کردووە هەر هەموو پێکەوە یەک دەنگ نەبن یەک هەڵوێست نەبن پێکەوە ئەم دەستورە نەپارێزن
ئەگەر عێراقیەکان ڕێز لە دەستوری عێراق نەگرن چۆن بە تورکیا بڵین ئاسمانی عێراق بۆ دەبەزێنی چۆن بە ئێران بڵین تۆ سەروەری عێراق پێشێر دەکەی ئەگەر حزبێک بتوانێت بچێت لە وڵاتێکی بێگانە اتفاق مۆر بکە و سوپای وڵاتێکی ئەقلیمی بنێتە سەر خاکی عێراق ئێمە ناتوانین بە ئەمریکاش بڵین سەروەری عێراق بپارێزە ئەمریکا تۆ بۆ عێراق ناپارێزی تۆ هاتی عێراقت داگیر کردە و وێران کردووە ڕاستە وێرانی کردووە بەڵام ئەوەی کە زیاتر عێراقی وێران کردووە ئەمریکا نییە خودی عێراقیەکان یعنی زۆر بە ئاسانی عێراقەکان ئەتوانن من ئەڵێم بە ئاسانی ئەتوانن کە ئەو کێشانە چارەسەر بکەن ئەویش بە یەک جملە بۆ نایکە عێراقەکان واز لە گەندەڵی و دزین و فەسادی بێنن من بۆ سیاسیەکان ئەڵێم من بۆ سەرکردەکان ئەڵێم واز لە دزی و گەندەڵی بێنن بگەنەوە بۆ دەستوری عێراق تەواوی کێشەکانی عێراق چارەسەرە بێ یعنی ئێستا کە هەبوونی تورکیا لە عێراقدا بە بەرژەوەندی حزبێکە هەژمونی ئێران لە جنوبی عێراقدا لە بەرژەوەندی حزبێکی ترە ئەم حزبە بەپێی ئەمانە کارەکەن بەپێی ئەو ئەجندایانە کارەکەن ناگەڕێنەوە بۆ دەستوری عێراق ناگەڕێنەوە بۆ پەرلەمانی عێراق پەرلەمانی عێراق نەبووتە مەرجع پەرلەمانی کوردستانیش بەداخەوە نەبووتە مەرجع حکوومەتی عێراقیش نەبووتە مەرجع حکوومەتی هەرێمی کوردستانیش مەرجع نین ئەوانە مەرجع نین شتی شکلین فۆرمالی تەنە لەوێدانراون ئەگەر نە عێراق ئەتوانێ پەرلەمانی عێراق ئەتوانێت یاسا دەربکە بڕیار دەربکە بدەتە دەستی حکوومەتی عێراق ناچارە ئەمە جێبەجێ بکە بەڵام ناکە بۆچی ناکە چونکە پێش ئەوەی کە پەرلەمان بڕیار ئەبێ ئێران و تورکیا ڕازی بێ ئەبێ سعودیا ڕازی بێ ئەگەر ئەوانە ڕازی نەبن بڕیار دەرناچێت حکوومەتێکی بەهێز هاتە ینی سەر حکوم و عێراقی پاراز لە دەستدرێژی و دەستێوەردانەکان ئەتوانێت ڕوبەڕووی ئەم هەموو گەندەڵی و فەسادیش بێتەوە کە لە ناوخۆدا هەیە و بەرژەوەندی هەمویان لە ناو بەرێت وە لەسەر و هەمویانەوە بەرژەوەندی و دەستێوەردانەکانی وڵاتانی دەوروبەر و یەقلیم چاوەڕیشتی لە عێراق پێویستی بەخوێن بەڵێ سیاسەتی عێراق پێویستی بە خوێنێکی تازە هەیە ئەم خوێنەش ئەبێت دابڕاو بێ لە دەما پێشتریش باسم کرد دابڕاو بێ لە دەمارگیری قەومی و ئاینی تایفی ئینسان لە ناوەندی ئەم ڕەوتەدا لە ناوەندی ئەم خوێنەدا ئینسانیەت هەبێ مافی مرۆڤ هەبێ ئازادی هەبێ دیموکراسی هەبێ شەفافیەت هەبێ ویژدان هەبێ ئەگە ئەمانە نەبن عێراق ناتوانێت خۆی نوێ بکاتەوە ئایا هێزی ئەنتەلەکتیوەل هێزی ڕۆناکبیری عێراق بە تایبەتی زانکۆیەکان مامۆستایانی زانکۆ خوێنکارانی زانکۆ کەسانی ڕۆشنبیر ئەتوانن بگەن بە تێگەشتێکی بەم شێوەیە یاننا ئەگەر ئەم ڕوحە ئەم تێگەشتە لە ناو عێراقدا بە تەواوی پێکهاتەکانیەوە کورد و عەرەب و تورکمان و تەواوی پێکهاتەکان بگەنە ئەو ڕوحە بەڵێ عێراق لە ماوەیەکی زۆر کەمدا من ناڵێم بەدەیان ساڵ لە ماوەی 5 ساڵدا ئەتوان بێتە ساحبی سەروەری خۆی ئەتوانێت پێشگیری لە گەندەڵی بگرێت بتە وڵاتێکی پێشکەوتوو ئەبتوانێت هێزێکی گەورە لە عێراقدا هەیە بەڕاستی هێزێکی ئەکادمی ڕۆناکبیری فیداکار نیشتیمان پەروەر لە عێراقدا هەیە بەڵام ئەو هێزە لە بین دەبرێت بەزانابوون کار لەسەر ئەم هێزە دەکرێت من زۆر جاوتومە ئەڵێمەوە لە کوردستاندا ئەنفالی سپی هەیە کورد ئەنفالەکرێ بەردەوامە ئەنفالی سپی هەیە کە زۆر لە ئەنفالی سەدام کاریگەرترە ئەم ئەنفالە بە هەمان شێوە لە ناو گەلی عێراقیشدا هەیە ئەبێ لەم ڕۆوە مرۆڤە دروستەکان ئینسانە دروستەکان سیاست مەدارە دروستەکان یەک بگرنەوە لە تەواوی پێکهاتەکاندا بگەڕێنەوە بۆ ویژدان بگەڕ خوێنێکی نوێ دروست بێ لە عێراقدا ئەگەر لەسەر ئەو کەرەستەی هەیە تا ئێستا کە بڕوا عێراق بێگومان من بێ ئومێت نیم ڕەشبین نیم بەڵام ئەجندای ئەقلیمی لەسەر عێراق سەردەکەوێ ملەتی عێراق لە ناو بەدەوای لێبوردنەوە کاڵێم لە ناو مەزبەلەدا ئەژی سەروەت و سامانی عێراقیش بۆ بێگانە بۆ دەوڵەتانی ئەقلیمی و بۆ مەساڵحی دەرەکی ئەڕوە یەک نقطێکی زۆر گرنگ هەیە لێرە دەمەوێت ئاماژە ئەو نقطەیە سەرنج و یەک جملە ئەگەر یەک جملە ئیجازەم بدەیت بەلای منەوە زۆر گرنگە بەێ ئەبێ عێراق لە بەرەی ئانتی ئەمپریالیزمی دژی ئەمپریالیزمی دەربچێ بەرژەوەندی عێراق
بپارێزێ بەرژەوەندی عێراق لەگەر وڵاتانی ڕۆژاوادایە لەگەر وڵاتانی ئەقلیمیشدایە ئەبێت لە وڵاتێکی ئانتی ئەمپریالیزمی دژی ئەمپریالیزمی نەبێ بە تەواوی ئەبێت لەوە دەرچکەوە لە سەردەمی سەدامیش هەبوو ئێستا کەش ئەم ڕوحە هەیە بۆیە عێراق ناتوانێت بە تەواوەتی لەسەر گەمەی شەترەنج کە باسم کرد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستگەمە بکە. دەستخۆش کاکستێک بەڵە دکتۆر سەلاح عەرەبی ئەمێ دووە سەرنج و پەیامی خۆت لەسەر ئەم بابەتە گرنگە بزانم ئاخۆ عێراق ئەتوانێت زاڵ بێ بەسەر هەموو ئەم کێشە و ئەم بەرژەوەندی خوازانی وڵاتانی دەوروبەری یاخود نەخێر عێراق دوای هەڵبژاردنیش هەر بە هەمان شێوە بەلاوازی دەمێنێتەوە. گومانی تێدا نییە کە واقعی عێراق هەروەکو هاوڕێکەم وتی هیچ ئاماژەیەکی باش تێدا نەخوێنرێتەوە چەک لە دەرەوەی دەوڵەتە و هێزە سیاسیەکان باڵی چەکداریان هەیە و بەرشەوەندیەکان لە ناو یەکتەفە و یەک کوتلی سیاسیە و ململانێکی گەورە شێ و ڕۆژانە دەبینن ئەو ململانێش بە شێوەیەکی هێجگار گەورە زیاتر دەبێت و گەورەتر دەبێت و هەمومان دەبینن و شەقامی عێراقیش ناڕازیە و کاردانەوەی هەیە و گەندەڵی داراییش ڕۆلی خۆی دەگەڕێت لە هەڵبژارنەکانی دادا بۆیە پێم وان نییە هەڵبژارنی داهاتوو ڕزگارکەری عێراق بێت چونکە تا کوێستەشی لەگەڵدا بێت کوتە سیاسەکان هەر هەمان کوتلەی سیاسین و هەر هەمان عەقڵەتی بردکردنەوە هەن و دەستبەرداری گۆڕەپانی سیاسی نەبوون بۆ کۆمەڵە دەستەبژێرێکی نەکە بتوان وڵات چاک بکەن لەبەرە پێم وانە گۆڕانکاری گەڕۆ دەدات بەڵام ئەو گۆڕانکاریە پەیوەستە بە هێزی شەقامی عێراقیەوە کە فشار بکات لەسەر هێزە سیاسیەکان و چەندە هێزی شەقامی عێراقی زیاد بێت لەسەر کوتلە سیاسەکان ئەوان کوتلە سیاسەکان ناچار دەبن سازش بکەن و بەگەژ گەندەڵیدا بچنەوە هەروەکو دەوترێت گەندەڵی یانیشتنگە دەبێت لە پلەکانی سەرەوەی قادرمەکان دەست پێ بکەن نەک لە خوارەوە ئەگەر ناوماڵی خۆمان ڕێک بخەن ئەوە ڕێزمان دەبێت و سەروەریشمان دەبێت لە نێوان وڵاتەکانی تردا و وڵاتانی تێژ ناچار دەبن ڕێز بگرن لە ئێرادە و سەروەری ئەم وڵاتە و عێراق ناکرێت ببێتە گۆڕەپانێک وەک لایکردنەوەی بەرژەوەندی وڵاتانی تر عێراق چەندە بەهێز بن دەسەودانە دەرەکیەکانیش دەوەستن. سوپاس بۆ هەرێک لە میوانبەرزەکان دکتۆر سەلاح عەرەبی مامۆستای زانکۆ کە لە شاری کەرکووک لەگەڵمان بووی. سوپاس بۆ کاکستێک حەسەن شارەزای کاروباری تووشە کە جەنابیشتان لە ستۆدەکانمان لە شاری هەولێر لە بەرنامەی پانۆراما میوانمان بوو. وەڵام بینەرانی بەڕێز هەڵقەی شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.